ئەزیزانی نارتی بەیانی تا باش من سەدەش غەفورم ئەمڕۆ لە بانکی بڵاتبانکەوە لەگەڵتانام لە بانکی خوێنی سلێمانیەوە با بزانین لە بانکی خوێنی سلێمانیدا چ ئەگوزارێت ئایا ئەو کەسانە کێن کە خوێنە بەخشن ئایا ئەو کەسانە کێن کە خوێنیان پێویستە ئایا ئەو خوێنەی کە لیان وەرەگیرێت چ شیکارێکی بۆ دەکرێت ئایا ئەو خوێنە بۆ ماوەی چەندێک ئەمێنێتەوە بۆ زانێری وەرگتن سەبارەت بەم بابەتە فەرموو لەگەڵمانە بن. ئەزیزانی نارتی ئێستا من لە نێو بانکی خوێنی سلێمانیدام با بزانین لە نێو بانکی خوێنی سلێمانیدا چ دەگوزارێت بۆ نمونە ئەو کەسانە کێن کە خوێنیان پێویستە چ جۆرە خوێنێکیان پێویستە یان ئەو کەسانەی کە خوێنە بەخشن چیان بۆ دەکرێت چی لە خوێنەکانیان نەکرێت بۆ گفتوگرن لەسەر ئەم بابەتە و چەند زانێرێکی دیکە ئێستا لەگەڵ کەلسوم ڕەسوول خودردا بەرپرسی بانکی خوێنی سلێمانیدا قسە دەکەین فەرموو لەگەڵمانە بن. کەلسوم خانم کاتت باش بەخێر بێن سەرچاو سپاس ئەتوانی پێمان بڵێیت بانکی خوێن بە شێوەیەکی گشتی ئیشی ئێوە چیە؟ بانکی خوێن دەستگایەکی زۆر گەورەیە تەبعاً معنای ئەگەر بیری لێ بکەیتەوە یعنی حیاتی بەشەر بەڕاستی مهمترین شوێن بۆ حیاتی ئینسان لە شاری سلێمانی بۆ هەموو نەخۆشخانەکان عمودی فەخری هەموو نەخۆشخانەکانی شاری سلێمانی یعنی بانکی خوێن یعنی هیچ نەخۆشخانەیەک بەبێ بانکی خوێن تەواوکەر نابێت لەبەر ئەوەی حیاتی ئەم ئینسانانی کە داخڵەکرێن بۆ عملیات بۆ حاڵاتی بەڕاستی کتوپڕ خوانە خواستە ئەو کارە ساتانەی کە ڕوبەڕویانە بێتەوە لە سوتاوی لە وەکو ئەو خەڵکە خۆشەویستەی کە لە جەبهە پێشمەرگە کە برینارێکێ ئەبێ بانقی خوێنی یەکەم شوێن بێ بە فریایەوە پێڵەن دەستگایەکی گەورەی فریاکەوتن فریای هەموو نەخۆشخانە مهمەکانی شاری سلێمانێکەوە ڕۆژانە 150 بوتڵ خوێن لە بینی نەخۆشخانەی سالەسیمیا و نەخۆشخانەی ئەژی وا کە پێڵێن بەڕاستی ژیانەوەی خەڵک کە سەرەتان عیلاجەکرێ ئەبێ لەم باقی خوێنیان بۆ بڕوە ئەوە بە بەردەوامی اینجا بێجگەلە خەسخانەی تەواریق کە ئەو حادیسە کتوپڕانەی کە حادیسەی سەیارە و شتی تر و تەقە و ئەم شتەکارە ساتانە کە ڕوویە اینجا خۆشخانەی ویلادەمانەیە نەخۆشخانەی مستەشفای عاممانەیە مستەشفای عملیاتمانەیە لە تعلیمی کەمە پێڵن کۆڵکەیز کە زۆربەی زۆری عملیاتەکانی شاری سلێمانی ڕۆبەڕووی تعلیمیە بێتەوە نەخۆشخانەی دەی لە زمانی ئەمانەی غسلی گورچیلە نەخۆشخانەی شەیداسۆمانی عملیاتی بەڕاستی ئیچاو نەخۆشخانەی دڵی کراوە کە لە سلێمانی کە مهمترین خەستەخانەی ئێستا حیاتی خەڵک ڕزگارەکە لە مردن کە جاران خەڵک بە 2 دەفتەر 3 دەفتەر دۆلار لە وڵاتان عملیاتێکی دڵێ کرد لێرە بە سعرێکی ڕەمزی کە وەزارەتی مالیە دایناوە ئەسڵەن هەر هیچ نییە قیاسەن بەو شتە مهمانە کە ئەکرێ لە ئۆپنهار هەمووی بە قووەتی بانقی خوێنە ئەگەر بانقی خوێن نەبێ قەت دکتۆرێک سینەرێکی دڵ ناتوانێت بچێتەوە عملیاتە نەشتەرگەریە گەورانەوە ئەنجا هەموو نەخۆشخانە ئەهلیەکان پرایڤیتەکان هەمووی ڕۆژانە لە من خوێن وەرەگرێ بە نەخۆشخانەی فاروقەوە کە فاروق گروپ شاین بەشانی ئەمریکا و ئەوروپا و لەندەن و هەموو وڵاتە مهمەکانە کە خۆیان ئەڵێن یەکێکە لە گەورەترین خەستەخانە لە شەرقی ئەوسەتا بەس ئەم سیستەمە جوانەی WHO عالەمی کە فێری منی کردووە لە 2009 ئەم بەرنامە جوانی کە دامناوە هەموو بوتڵێکی خوێن نەم شوعبە مهمە کە عەمودی فەخەری منە هەو فەحسی ڤایرۆسی بۆکرێ باش ئەو فەحسە ڤایرۆسیە پاک نەتیجەی پاک نەبێ بوتڵی خوێن نەڕۆیشتۆ لەم باقی خوێنەوە بۆ هیچ نەخۆشخانەیە کەسم خان بۆ نمونە عەفوم کە بۆ نمونە ئەگەر من هاتم خوێنم بەخشی لێرە چی بۆکەن بۆ نمونە ئێستا لەم تیوبانەیە هەمووی سامپڵی لێ وەرەگیرێ ئەم سامپڵە بە چ مەرحەلەیەک مەجموعەیە سامپڵ ئەڕوا یەکێکیان لەوانەیە بۆ شوعبەی ڤایرۆسات حەو فەحسی ڤایرۆسی بۆکرێ یەکێک فەحس بۆ شخصەکە خۆیەکرێ بە جیهازی CBC پێڵێن شوعبەی هیماتۆلۆجی ئەمە کەشفێکا بزانە هیچ مشکلەیەکێ لە خەلایەکانی خوێنە ئەگەر یەک مشکلەی هەبێ پێڵێن تۆ بۆت نەگونجاوە خوێن ببەخشی زۆر جان خۆی عینادیەکە زۆر شەرمان لەگەڵەکانی من هەموو ساڵی یاومە ساڵانی پێشویاوتە جیاز نەبووە 5-6 جیازی پێشکەوتومان هێناوە بۆ ئەوەی سەحەتی تۆ پێش نەخۆشەکە مهمە ئێمە ناچین ساغێ بە قوربانی نەخۆشیە بکەین بێت تەئکید بین لە ساسا تۆ گونجاوی خوێن ببەخشی سەحسەکانت پاکە خوێنەکەت شایستەی ئەوەیە قووەتی تایە بۆ خوێن بەخشین ئەنجا قەراری بۆ ئەین ئەنجا دواییش ئەگەر بێت و خوا نەخواستە ئەم بوتڵە خوێنە پۆزەتیڤ بوو لە مەحرەقەی تایبەتی خۆمانە سووتێنی ئێمە ماڵی وا هەیە زیاد لە 30 تا 40 بوتڵ خوێنە سووتێنی لەبەرەوەی نەگونجاوە مەشاکلی ڤایرۆساتی ئەو کەسە
ئاگادارەکرێتەوە لە ڕێگای نەخۆشخانەی خۆباراستنی تەندروستیەوە بە ئایلە بێ فەحس بکە جا خۆشی ئاگادارەکرێتەوە بۆی جارێکە خوێن نەبەخشێ خوێنیش ببەخشێ مای ناسینەوە تۆمای کراوە لە ئەنواع سجل لە ئێمە ئەینجا بەڵەیە لە کۆمپیوتەرە ئێمە ئەو خوێنەی ئەسووتێنین وەریەگرینە بە سەحەتی خۆی بەس بۆ سوتانن یعنی بۆ منم بە چەند مەرحەلەیەکە ئەڕواگەر بە کورتی پێمان بڵێ بۆ ئەم جیازانە حەزەکەم خۆتان ئەم جیازە مویمانە ڕسم بکەن تەسویری کەن ئەمە جیازی ئیلایزا دوو جیازی پێشکەوتی ئیلایزاییەی تەسەر ئەوە جیازانە ئەوە سنتورە مهمترین جیازە مقابل بە PCR ئەمە جیازی لایزۆنە ئەمە جیازی ڤایدزە یعنی ئەمە هەمووی جیازی پێشکەوتووە هەر هەمان جیاسێ لە عالەمە کە ئەمانە هەمووی کۆنتترۆلی ڤایرۆساتی بۆ خوێنەکانی شاری سلێمانی یەک کیسی بەتاڵی خوێن لە یەک نەخۆشخانەی ئەلیژ نبینی چکە ئەو بەرنامەیەکی WHO عالەمیە تۆ لەبەر سەحەتی هەموو مرۆڤەکانی شاری سلێمانی و هەموو هاوڵاتیان تۆل پاراستنی ئەوان مهمترە لە مۆسترەفە گەورەی کە کەوتۆتە سەر وەزارەتی تەندروستی بەڕاستی پارەیەکی زۆر سەرفەکا وەزارەتی تەندروستی کولی کیتێک لەمانە زای چەندرانی ئەم جیازە مویمانە خەڵک تێی ناگا کە کولی بوتڵێکی خوێن چەرەکەوێت لەسەر وەزارەتی تەندروستی چەند تەکلیفەکەی گەورەیە بەس لەبەر خاتەوەی ئێمە نەخۆش بپارێزی لە ڤایرۆسات لە هەموو بکتریا لە هەموو مشکلەیە بۆ نمونە ئێوە بۆ حاڵەتانەیە تێپەڕە بن ئەگەر کەسێک خوێنەکەی شیاو نەبوو لێ وەرناگیرێت بۆ نمونە ئەگەر کەسێک جگەرە خۆر بێت لە سانەوەتی ئەمڕۆ جگەراخوا ئەوە خەفەتبارە لەبەرەوە خۆ تۆ جاگەر ئەوانە خوێنیان لێ وەرنەگیرێ بێت تۆ باخ خوێن داخەی ئەزیزان لەگەڵمانە بن ئێستا ئەڕۆینە شوێنێکی کە ئەو کەسێک کە خوێنە بەخشێت چۆنی لێوەرەگیرێت چۆنی خوێنەکەی خەز نەکرێت چەند زانێرێکی دیکە و لەگەڵمانە بن ئەزیزان ئێستش ئێمە لەو شوێنین کە سەحبی خوێنی لێکرێت ئەو کەسێک کە خوێنە بەخشێت بزانین چۆنی لە بەخشێت لەگەڵمانە بن ئەفۆن ئەگەر بۆ ماڕوون کەیتەوە لێرە ئەم کەساتەوە بیدایەتشی ئەو بەو مەرحەلانەی تێپەڕ بوو کە زانەریمان لێوەرگرت فەحسی خوێنمان کرد ڕێژەی خوێنی جێگیر بوو بڵێ خێنە سەر جیازەکە لێرەیە بۆ نمونە بڵێ دەستیە بەستین تایم یەکەینەوە شوێنە بڵێ نیڵەکەکەین بە شوێنی وەریدەکەی و مطلقەکەیتە خوارەوە لێەوە ئەمە سامپڵەکەی لێوەرەگرین بۆ فەحسی بڵەت گروپ بۆ ڤایرۆساتە زۆر چاک ئەمە لێرە وەردەوەدا دەستی ئاوا بجوڵە لە نەخۆشەکە بۆی وەردەوە دەخوێنەکە بێتە خوارەوە بچێتە ئەوە سامپڵەکانێتی ئەم سامبڵە بەم سامبڵان لێتان وەرگرتووە بۆ نمونە ئەمەیان بۆ گروپ ئەمەیان بۆ ڤایرۆسات بەڵێ ئەمە بۆ فەحسی خوێنە ئەمە پێشتر کە باسمان کرد ئەزیزان پێشتر باسمان کرد ئەم لەم بتڵایە لەم تیوبەیە لیان وەرەگیرێت بۆ فحوساتی ڕێژەی خوێن بابزە ئازای ڕێژەی خوێنان جێگیری ئاجێگیر نییە و ئەمەش بۆ فحوساتی ڤایرۆسات ئەوانەی کە باسمان کرد لەسەرەوە ئەمە پاکسێڵە بەڵێ ئێوە لەوانەی بڵێن پاکسێڵ چییە ئەمە بەس بە سالە سیمیا ئەمە ڕوحی خوێنە یعنی ئەمە پاکسەڵ یعنی ڕوحی یعنی خوێنەکە پاڵفتە کراوە چۆنەڵێ فلترێشن کراوە بەڵێ پلازماکەی جیاکراوەتەوە بۆ لە خۆشخانەی هیوا بۆ سەرەتانەکان پاکسێڵەکەی هەموو ڕۆژێ هەفتا بۆ شتا بوتڵ ئەڕوا بۆ سالە سیمیاکان هەمووی خوێنی ئۆزائید ئەیزائید بەڕاستی ئێمە زەختێکی گەورەمان لەسەر ئەومە ئیشارەت بەوە بم بە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمان ئەگەر هاوکارمان بن ئەیزائید و ئۆزائید دائیمە زۆر پێویستمانە بۆ نەخۆشخانەی سەرەتان بۆ سالەسیمیا بە بەردەوامی بێجگەلەوەی کە برا خۆشەویستەکانمان لە جەبهە پێشمەرگەکان زۆری کە برینارە بن ئەیزائید و ئۆزائیدن گرو ئەم بەشە لێرا چ بەشێکە ئەمە تەشخیصی خوێنەکە بزانێت چ گروپێکە ئەمە گرنگترین بەش لە بڵاتبانکەوەیە کە بزانی تۆ گروپەکە چییە گروپەکە چۆن تەشخیصەکەی لەم شعبەیە لەم شعبەیە ئەڵێ ئۆزائیدە ئەیزائیدە ناقسە ئەیبیە بیزائیدە ئەمە ئەی ناقسە هەمووی لێرە لەم گروپانە لێرە جیاکرێت لەم تیوبە بچووکانە هەموو دۆنەرێک هەموو خوێن بەخشێک سامپڵەکەی کە وەرماگوتۆ ئەوەتە ئەم سامپڵە اینجا بەو تەریقە علمیە ئەم پسپۆرانە ئەی خەنە ئەم جێل کارتینەوە پێڵم جێل کارتین سەیری کە ئەم شتا چەند بەسیتە بەس چەند مهمە بەبێ غەڵەت تەشخیصی گروپی ئەو زەلامەت بووەکە زۆر سپاس بۆ کەلسوم ڕەسوڵ خدر بەرەبەری بانکی خوێنی سلێمانی کە لەگەڵمان بوو بۆ پێدانی ئەو زانیاریانە ئەزیزانی خۆشەویستی ئێنارتی هیوادارم سوتان وەرگت بێت لەم بەرگەیەی هۆشایی تەندروستی کە تەرخانمان کرد بوو بۆ بڵات بانکی خوێن کە ڕوونمان کردەوە ئەو کەسانێکێن کە خوێنە بەخشن ئەو کەسانێکن کە خوێنیان پێویستە ئەو کەسانێکێن کە
خوێنەکانە نابێ خوێنان لێ وەربگیرێت و چەند زانیارێکی تر هیوادارم بێتەوە مایەی سودمەدی بۆتان ئەزیزان تا بڕێکی کە بەخواتانە سپێرم تەندروست بن.